بۆ کەسانەی کە بەڕۆژون ئەوەی کە زۆر گرنگە لە زاری مامۆسای ئاینەکانەوە لە زاری ئەو کەسانەی کە هەمیشە ئەڵێن گرنگ نییە کە تۆ بە ڕۆژوویت بەس لە خواردنەوە دوورکەیتەوە گرنگەوەیە کە کۆمەڵێ لە ڕەفتارەکانت جیاوازی پێوە دیار بێت ئەمڕۆ باسی واکەین ئەگەر کەسێک بە ڕۆژوو بێت تا چەند گرنگە لێبوردە بێت تا چەند گرنگە کەسێکی لەسەرخۆ بێت تا چەند گرنگە ئەگەر هەرتون و تیژیەک هەر کەسێک هاوارێک هەر کەسێک شتێکی ناخۆشی بەرامبەر کرد ئەم لەسەرخۆ بێت بۆی کە بتوانێت بڵێ من بە ڕۆژوم بۆی کە و کەسێ بەرامبەریشی هادی کاتەوە بێتەوە سەرخۆی و هیچ کێشە و گرفتێک دروست نەبێ کەواتە لێبوردەی چەند گرنگە و تایبەتمەندیەکانیشی خۆی لە چیا بینێتەوە و تا چەندیش لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە ڕۆژوگران لێبوردەیی بۆ خۆی لە خۆیان یەکێکە لە بەشە گرنگەکان گفتوگۆکەی لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆسایەت گارسەید عەلی وەکو مامۆسایەکی ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆساجان زۆر بەخێر بێت و بانی سپاس بۆ ئێوەی بەڕێز دەست و چاوتان خۆش بێ مەمنون زۆر بەخێر بێ پیرۆزبایە مانگەشە لێک مبارەکە لە هەموو لە کۆتایی لە ناوەڕاستی شانیتە بەرەو کۆتایی پێشوازیەکەی لە جەژنی ڕەمەزان ڕاست پێشوازیەکەین لەوەی کەیتر یەک بە یەک ڕۆژ بە ڕۆژگردن یەکتر ئازا بکەین ئەم گردن ئازایش پەیوەندی هەیە بە بابەتەکەمانەوە بابەتەکەمان پەیوەستە بەوەی کە ئێمە ئەگەر هەمومان بە ڕۆژوو بین تا چەند گرنگە لێبوردە بین بەرامبەر بەو کەسانی کە بەرکەوتنمانەیە لەگەڵ بسم الله الحمد لله صلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم ومن والاه سرتا دەستخۆشیم هەیە بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم مینبەرە لە ڕاستیدا ڕۆژوو ئەگەر تەنها بریتی بێت لە خۆگرتنەوە لە خواردنەوە هیچ مەغزایەکی نامێنێ و خوای گەورە زۆر لەوە گەورەتر ئەگەر ئیشی بۆەوە بێ بەندەیەکی تاوانباری وەکو من بڵین تایوارە نان نەخوا نەخێر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت کەسانی وا هەن کە بە ڕۆژوون ئێوارە ڕۆژۆکە شکێنن تەنها برسێت و توینێتیان بۆ ئەمێنێتەوە ئێمە یەکێک لەو ئیشکالانەی کە لە وڵاتانی شەرقی ئێمەش بەشێکین لەوە خەڵکی ئێمە تووڕەن خەڵکی ئێمە بێزارن مەسەڵەن دوو سیارە خەریکە لە یەکەدەن هەموو جارێ منەڵێم سارەکان لە یەک نادەن کەچی ساقەکان دابەزن لە یەکەدەن ئیلاقی بە تووڕەبوونەوە هەیە ئەبێ ئێمە بەرنامەیە دروستکەین بۆی کە ئەم تووڕەبوونە بڕەوێنینەوە سەبر زیادکەین ئەمەی کە جەنابەت باسیەکەی بەشێکی زۆری داخڵە بێ بە مۆزوعی سەبر لە ئیسلامە طبعی سەبر زۆر گەورەیە هەر کەسێکیش لەسەر خۆ بێ هەر کەسێکی سابر بێت هەر ئەوەی باتەوە یعنی تەبیعەتی ژیان وایە لەسەر خۆ ئیشەکات تۆ بێ کارەکانت لەسەر خۆ بێ هیچ شتێ بەخەر ئاو نەرم نییە بەڵام ئەچی تاشکەوتێکەوە سەیرەکەیش بەردێکی زۆر ڕقی گەورە ئەم ئاوە بڕیوێتی یعنی بەردەوام بووە سەبری گرتووە لەسەر ئەو بەرنامەی خۆی لەبەرەوە ڕۆژوش هاتۆ بۆ ئەوەی کە کۆمەڵێ شت هەیە ئێمە ئەتوانین لە چوارچێوەی حەڵاڵە وەکو ئاوێکی سارد لە ناو سەلاجەکەیە و تۆشتونیتە و بەڕادەکەت ئاوێکی ساردیتیای و نایشی خۆی حەڵاڵیشە لەبەرەوەی کە خوای گەورە بەمە ڕازی بێ حکمەتەکە لە چیایە ئەگەر تۆ دیقەتی باوکێک بی بە مناڵەکەی ئەڵێ کوڕم نەچیتە سەرجادەت سیارە لێت بە ئەمە زۆر مهمە مناڵەکە بۆ خۆی زانێ ئەم باوکە شتێکی باشی پێڵێ بەڵام پێی بڵێ کوڕم لە ماڵەوە گە برسیت بوو نان مەخۆ گە تونیت بوو ئاو مەخۆ زۆر ئاسان نییە مناڵە بەگوێ باوکیکە ئەمە ڕێک تەشبیه نەبێ وەلیللاهی مەثەل الأعلا ئەمەیە بۆ ڕۆژوو خوای گەورە دزی لێ حرام کردوین ئەزانین وایە دزی شتێکی خراپە ئەزانین حرام خراپە بەڵام بۆچی ئەم ئاوە حەڵاڵی ماڵی خۆمان نەخۆین نانە حەڵاڵەکەی ماڵی خۆمان نەکەین لە چوارچەوەی حەڵاڵە هیچ ممارەسەیە نەکەین ئەمە مۆزوعەکە ئەمەیە ئەگەر من لەو شتانەیشا کە بە حەڵاڵی خۆم پەیام کردووە و پێم حەڵالە لە ماڵەکەی خۆمان گەرخوا بەوە ڕازی بێ کە من نایخۆم نایخوام فەکەیفە من چۆن داخلی حرامە فكيف من شلون دەزەبم بۆ شتێکە خوای گەورە پێی ناخۆشە فكيف من يعني دەبێت ئینسان پرانسیپێکی هەبێت لە ژیانە ئەزانیە گە مرۆڤ پرانسیپی نەبێت يعني خراپە بێت نەبەرهەمیە بێت ئەتوانێت نەخش و جێپەنجێ هەبێ تەبیعەتی ژیانی جوایە سەیری ئەو داروبەردانی دەوروبەرمان کە شاخە بینیت وەک ئاسنوا بووە بەڵام ئێستا هەڵ ینی بە بۆینەی تێپەڕبوونی کاتەوە هەڵوەریوە و ئەڕزێ و نامێنێ ئێمەش ئەڕۆین ئەم لەشە ساخە ئەم ڕووناچیە ئەم ژیانە هیچی نامێنێ بەنسبەت تاکەی ئێمەوە تۆ چی بەجێ دێڵی لێرە بۆ سەرکەوتن بەسەر هەموو کۆسبوتەگەرەکانمانە سەبر زۆر مهمە سەبر و ئارامگری طبعی ئێمە گەر بێیت و ئێستا بێت و ئێمە باسی سەبرکەین لەوانەیە بە دووسێ بەرنامە لێرە نەتوانین حەقی خۆی بینێ پاداشتی سەبر گەورەی سەبر سەبرت بۆ کوێت ئەبا سەبر چیت لێ ئەکا عکسەکەی ئەگەر ئینسان سابر نەبوو یان لەسەر خۆ نەبوو جا دوای سەبر لەسەر چی ئێمە سەبرێکمان هەیە ئەبێ لەسەر بەلا
وجسدا على البلاء صابرة. يعني زۆر کەسی نەخۆشە بینی یان مەشاکیلەکانی تری دنیا سەبری لەسەرگرە، زۆر سابر بە لەسەری. من لە یەک دقیقە شتێک باس دەکەم لەسەر مەسەلەی سەبر و ئارامگرتن. پیاوێکی بەڕێزەیە لە کوردستانی ڕۆژهەڵاتە، زۆرم خۆشەوێ من تەبیعی، مناڵێکیە لە ساڵی 1974 لە دایک بوو. ئەو مناڵە، ئەم مناڵە بریتە لە پارچەیەک کە نەقسە ئەزانێ، ئەزانێت تێربوون چییە، خەوچە هیچ شتێ نازانێ و هەمیشە زنجیرێک لە قاچایەتی چونکە هیچ شعورێکی ئەوەی مرۆڤهینی نییە، ینی مێشک و ئەوانەی ناکامە و سەرێکی بچووکی هەیە. باوکی ئەم مناڵات عمری 90 ساڵ زیاترە، جسمی زۆر ساخە. من 2 مانگ لەمەوە پێش لە خزمەتیا بووم، وتم ئینشەڵا هەر باشە بیوتی دوعا بۆ من مەکە، دوعا بۆ ئەم نەخۆشەکە بمێنێ، بەهۆی ئەوەیە من ساخم. یعنی تۆ سەیری ئارامگری ئەم باوکە ئەکەی لەسەر مناڵێک کە مناڵەکە مالیدی 74 ئەیو هیچ بەیانیە من نان ناخۆم تا نان نێم بەو، هیچ شەوێ ناخەوم هەتا سەری نەکەمە سەر باڵم، بەشەتە کەسی تر ناتوانێت لێ نزیک بێتەوە. یعنی کاتە سێری ئەم ژیانی ئەم کەساکەی چەنێ دڵی بە ژیان خۆشە، چەنێ حکمەتەکەی لە چیا دۆزیوێتەوە. ئەو دوعا بۆ من مەکەن، من کە لە شمساخی لاقی بە منەوە نییە، من خوا ئەم هێڵێتەوە بۆ خزمەتی ئەم هەدیەیە کە پێیداوم. دوعا بکەن ئەم هەدیەیە بەردەوام بێ، هەر نەمرێ، هەر بمێنێ، بۆی منیش ئاوا لە شمساخ بێ بتوانم خزمەتی بکەم. ئیتر خۆی ئەمە کە سێری ئینسانێکەکەی دنیایەک لە خۆشی و لەزەتی دنیایە کەچی هیچ تامی لێ ناکە، خەلەلەکە لێرەیە. کەواتە یەکیان سەبرگرتن لەسەر بەڵا و موسیبەت، دووهەمیان سەبرگرتن لەسەر نیعمەت. یعنی ئینسانی وا هەیە خوای گەورە لە حەدیثێکی قودسیدا جەلە جەلالهو فەرمێ بەندەکانی من نیعمەتێکیان پێدەم کەچی بە نیعمەتەکەەوە مەشغوڵە بێ سوپاسی من ناکە. مەسەڵەن گەنجێک کچێک کوڕێک خوا جوانی پێدا، بە جوانێکی خۆی و مەشغوڵە بە هیچ بیری لای خوا نییە، خۆم جوانیە نامێنێ، جەوهەر نییە، ساڵێکە 10 20 30 ئاخرەکەی کۆتایی پێێت. ئەمە ئینێکە بڵانسێکە سەرفە بێ. خوای گەورە سیارەی پێداوە، پارەی پێداوە، نازانم بڵێم دەسەڵاتی پێداوە، دەبێت سوپاسی خوا بکەی لەسەرم دەسەڵاتە، دەبێت شتێک نەکەی کە تووشی گوناهبی پێی. سیارەیەکم پێ نابێ بچم کاری هەڵی پێ بکەم، پارەم پێ نابێ بچم کاری هەڵی پێ بکەم. ڕاستە پێمە، ڕاستە کەسێکی کە ئەو توانایی نییە خوا بە منی داوە، بەڵام ئەوە خوای گەورە سەیری دەکا بزانێ تا چەندێت تۆ ئەتوانی ئارامگربی لەسەر ئەمە. و هەروەها سەبرێکی ترمان هەیە کە زۆر مهمەوانی جەوهەری سەبرە نەمانە، سەبرگرتن لەسەر تاعاتی خوای گەورە. ئێستا نوێشکردن بۆ مهمە، خۆ لەبەرەوە نییە کە نوێژی بانگی نیوە ڕوویدا تۆ 4 ڕکعاتەکەی تەواو نەخێر، ئەوەیە کە عەلە دەوامە. وەختێ تۆ سەبرەگری لەسەرەوەی کە قەت حرام ناخۆی، ئەمە زۆر مهمە. وەختێ سەبرەگری من ئێستا لە بەرامبەر شاشیا و لە خزمەتی ئەوەی بەڕێزا من حرام ناکەم، ئێستا پارەشی حرامیشی لێبێ نایخۆم، نازانم غیبەتیش هەبێ نایکەم، بەس کە سەبرم لەسەر گردوایی بەتەنیاش بووم لە بەرامبەر خوای گەورە شادیسان. یعنی من بۆیە حرام ناخۆم، بۆیە دزی ناکەم، نە لەبەرەوەی ئاسایشەم گرێ، لەبەرەوەی کە خوای گەورە پێزانێ. من دەست بۆ شتێک نابم کە خوای گەورە پێی ناخۆشە، لەبەرەوەی خوای گەورە ئین الله کان عەلەیکم ڕەقیبە، خوای گەورە کێڕامن کاتیبینی داناوە، لە دانەکانی دڵیشم ئەزانێ. و لە هەمووی ئەمانە گرنگتر من ئەگەر بمێ خۆم بە کەسێکی لە سەرخۆ و سابر دانێم، یعنی بەڵام وانە بم دیارە بێ دوایی، چونکە لای خوای گەورە هەر شتێ ئێمە بە پێی دین قساکەین، هەر شتێ بۆ خوای گەورە نەبێ بەکەڵک نایە، ئیسفادەی نییە. مثلا إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم. خوای گەورە تەماشای جسم و منظرەتان ناکە، ئەی تەماشای چیەکە؟ ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خەتەرەکە لێرەیە، خوای گەورە ناو دڵ تەبینێ. یعنی تۆ ناتوانانی لە خوای گەورە شتێک بشاریتەوە، وەکو قەزەی 3 بعدی و 4 بعدی ئەو مەسایلە فیزیا و کیمیایانە وایە کە ئەو عولەمانی و بوارە زۆر شارەزانتیایە. یعنی دڵی من پارەیتیایە، خوای گەورە ڕاست پارەکە بینێ. دەتوانم ئێوە بخڵاتێنم، دەتوانم لەوانەیە بە شێواز لە شێوازەکان بینەریش بخڵاتێنم، بەڵام دوجار دەرەکەوێت کە من ڕاستم نەکرۆ لەگەڵ ئەو پەیامی کە هەڵم گرتووە. کاتێ من سەبرم گرتووە ئەبێ لە ناخما سەبرەکە هەبێ، یعنی دەبێ مستحقی سەبر بە ئینجا من سەبرم گرتبێ. ئێستا من لە کەوانەیە کە قسەیەکی زۆر بیرم لە شتێک کردەوە زۆر سەیرە. لە ئیسلام ئێمە پێمان ئەڵێن ئەگەر کەسێک شەڕی پێفرۆشتی قسەی پێوتی وەختێ بە ڕۆژوو بووی بڵێ ئینی صائم، بڵێ من بە ڕۆژوم. بەس ئێستا هەندێک جار عکسەکەیە بینی، ئەگەر کەسێ بە ڕۆژوو بێ ئەڵێ لە ماڵەوە ئەوەی مەکەن، قسەی زۆر لەگەڵ مەکەن چکە بە ڕۆژووە. خۆی ئەو کەسێک کە بە ڕۆژووە دەبێ سەبری زیاتر بێ، یعنی نەک ئەو کەسانی کە کەسێک بە ڕۆژوو نەبێیان ئەوە. لەبەرەوە بەڕاستی خودی ڕۆژوو یعنی سەبر لە بەیانیەوە، بە گەرما، بە سەرما، تحملی تونێتیەکەی هەتا بانگی مەغریب نەدا تۆ داخڵ نابی بۆی کە دەستبەری بۆ قمە ئاوێک بیخۆی.
بەڵێ زۆر باش جا مامۆستا جەنابەت لە بەشێک لە قسەکانت ئاماژەت بۆ ئەوە کرد کە شتەکان لە دڵەوە بێت بەڵێ بۆ ئەوەی کە دواتر بێگومان بە کردارمانەوە بە گفتارمانەوە هەمووی دەرئەکەوێت کە لە دڵەوەی و بەڕاستیە کەسی وامان هەیە ئێمە باسی لە تەوەرەکە لێ خۆشببوون و لێبوردەیی ئەەکەین کەسی وا هەیە بۆ نمونە ئەگەر غەدرێکی لە حەقاکرێت مافی خۆیەتی لەوانەیە کە خۆش نەبێت لە کەسی بەرامبەر بەڵام ئیسلام داوایەوە کات کە تۆ لێبوردە بە ئەبینی زارەکی شتێک ئەڵێ لێت خۆش بووم یا گردنە ئازابێت ئەمە زۆر لە لای خۆمانەیە بە تایبەت لە کاتی جەژنان ناڵن گردنە ئازابێ ئەمە چۆن بکرێت کە بەڕاستی لە دڵەوە بێت ئەگەر لە دڵەوە بوو چۆن کارەکاتە سەر کەسەکە هەم لەڕی باڵین کردار و هەڵسو کەوتەکانیەوە هەم لەسەر ئاستی ئیمانەکەی ڕاستی لە مەسلەی لێبوردنا زۆر مهمە ئینسان لە ناخی دڵەوە دەست پێ بکە و گەورەی مرۆڤ لە لێبوردنەکەیەتی من زۆر جار کە لە مەجلیسی سوڵحا بێت یا قسەی خێر بێت ئەگەر کەسێ سیر بکەم کە بەرامبەرەکە نابەخشێ پێڵێ مەڵێم بەخشین کاری خەڵکی گەورەیە بە هەموو کەس ناکرێ مەسەلەن پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام و لە سەروی پێغەمبەرانەوە پەروەردگار سوبحانه وتەعالە باسی بەخشندەییەکە یعنی ئەفەرمێ ئەی بەندەکەم بەقەر پانتایی زەوی گوناهم بۆ بێنی بەس تەوبە بکەی بەقەر پانتاییەکەی لێ خۆشبوونت پێدەم ئەم سیفەتە گەورە جوانە دابەزێ بۆ مەخلوقاتیش ئێمە هەر بۆ جوانین کە لێبوردە بین ئەگەر لێبوردە نەبین چی ئەمێنێ یعنی مەسەلەن وەختێ من دینارێکی تۆ قەرزارم و ئەدەمەوە ئەو واچ بەجێبەجێکەم بەس لێبوردەیەکە لەوەیە مەسەلەن لە مەسەلەی سیلەی ڕەحمە بۆ نمونە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ليس المكافئ بالواصل ئەو کەسە واصل نییە کە تۆ چووی بۆ لای ئەویش دێتەوە بۆ لات ئەی کامەیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە نایە بۆ لات تۆ بچۆ بۆ لای ئەوەی کە تۆ ڕۆژە ئیشت پێ بۆ ئەو بۆی نەکردووی ئێستا و ئیشی پێتە تۆ بچی بۆی کەی گەورەیەکە ئالێرەدایە تۆ لە دەرگاتدا و دەرگاکەی لێ داخستووی بەڵام ئێستا ڕووی تێکردووی تۆ عەفوی کە تۆ لێی خۆش بە یعنی کاتێک پیاوێکی گەورەی وەکو کاک ئەحمەدی موفتی زادە بە ڕەحمەت بێ لای پیاوێک ئەڵێت 8 ساڵ و ئەو نەمانگ لە ئینفرادیا بووە کە بەر بووە قسەی لەگەڵ کردو ئەو کەسە ماوە وتی پێی وتم وە ئاگاداریت من ئەو دەسەڵاتەی کە منی گرتووە وتومە خوایە لەسەر من کەس محاسەبە مەکە یعنی ئەمە ئەو پەڕی لێبوردەییە مرۆڤ دەبێ وەک دەریاوا بێ یعنی دەبێت تۆ کانیەک بی سەرکەی گوڵ و گەنم و دانەوێڵەش لێت بخواتەوە با دڕکیش لێت بخواتەوە با دەیان کە و ئاسک دەمی تەرکا بە ئەو ئاوەی لە تۆ جاریە بێ با هەگورجیش لێ بخواتەوە ئەم گەورەیە ئەم سەر وەکو بڵێ پڕبوون و لێڕژانە لە ئینسانی بچووک دروست نابێ لە ئینسانی گەورە دروسە بێ بە لێبوردن دروسە بێ ئێمەش داواکارین لە خوای گەورە کە لە ناخمان ئەم لێبوردەیە بچەسبێت ئەگەر لە ناخەوە تۆ کەسێک سوپاسی کەسێک نەکەی ئەگەر لە ناخەوە کەسێک گەرنی کەسێک ئازانەکەی وەکو عەرزم کردی تۆ خوای گەورە ناخ دەبینێ ئێمە باسەکە باسی دینە من باسی دینەکەم من پێویست ناکە بۆی تۆ بخڵەتێنم تا کوێ ئەڕۆم ئەگەر بۆ دۆلار و تمەن و لیرە بێجات چیە و پارەیە هەزارها کەسمان بینی دنیایەک دۆلاری لێ بەجێما بەس خۆ کە مرد کفنەکەی خەیات نەیدووری هەر پارچەی قماشیان تێوە پێچاو خستیانە ناو بە قەبرێکەوە هەمومانەوە بەشمانە لەبەرەوە لە ناخی دڵەوە ئەو کەسە ببەخشە پاشان دوو مەلایکەتەیە کە پێغەمبەری خوا باسیەکە عەلەیهی الصەلاة وەسەلام ئەم مەلایکەتانە دوعاکەن بۆ ئەو کەسانەی کە ئەگەر تۆ دوعا بکەی بۆ هەر کەسێک هەر شتێ بڵێ لە کاتی دوعاکانە فەرمێت خوایە بۆ خۆشی ئامین یعنی تۆ کاتێک کە دوعاکەی بۆ کوڕی خەڵک بۆ کچی خەڵک بۆ ڕزقی خەڵک بۆ چاکەی خەڵک دوعا بۆ خۆت مەکە چونکە دوایی ئەم مەلایکەتانە دوعا بۆ خۆتەکەن بەڵام ئێمە زۆر جار وایە دوعا هەر بۆ خۆمانەکەین کوڕی خۆمان کچی خۆمان ماڵی خۆمان نەخێر ئێمە قەزیەکە زۆر لەوە گەورەترە خوای گەورە ئەو مرۆڤە ئەبینێ خوای گەورە نیەتەکەی ئەبینێ و ئێمە دوجار عەبدێکی مەئمورین پرسمان پێ نەکراواتوونەتە دنیا وەختێک ئەزانین لە دایک بووین و هەین وەختێکیش دەزانین ئەمرین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ والله ستموتون كما تنامون سوێن بەخوا وەکو چۆن خەوتان لێکەوێ ئاوا ئەمرن و چۆن خەبەرتانە بێتەوە ئاوا زیندووە بنەوە پرسیارە جدێکە لێرە ئێمە شەو ڕۆژە جارێک بەلای کەمەوە خەوین و هەڵاسین لە خەو نازانی بەچی ئەخەوی یعنی تۆ ناتوانانی لەحزەی خەوتنەکە تۆمارکەی بڵێ من شتێکە نووسم لەو کاتەیە کە ئەخەوم نا هەر تۆ ڕاکشاویت و باوێشکێگە دەیت و تۆ زەخۆ وەختێک تۆ لە شیرینی خەوای و لەوە سەیرتر نازانی چۆن هەڵاسی بەچی هەڵاسی لە خەو خۆت نازانی وەختێک یا تێرخەوە بیان ئەجوڵە یان دەنگێک دێت تۆ خەبەرتە بێتەوە
حتا ینی خودی خەوەکە و هەڵسانەکەشت بەدەست خۆت نییە هەناسەدانەکان جاری وایە بە سەعات ئاگات لە خۆت نییە تۆ کە هەناسادەی و لێدانی دڵ تۆ هەر ئاگات لێ نییە ێ باشە ئەم کائینە بە قووەتە کە خوای گەورە هەموو مەخلوقاتێکی تری تەرخان کرۆ بۆ ئەم مرۆڤە ئەم مرۆڤە دەبێ ئەوە بزانێت کۆمەڵی یاسای جوان لە خۆیان بکاتە پرانسیب بیچەسپێنێ وەکو لێبوردەی ئێستا زەلامی وا هەیە ئەڵێ لەگەڵ دایکما بینم باش نییە لەگەڵ باوکما بینم باش نییە عەجیب لەگەڵ برامە بینم باش نییە باشە دایکێک تۆ پارچەیەکی لەو 9 مانگ بەشێ بووی لەو ئێستا هەر یەکە لێمە پارچێکین لە دایکمان کە ئەژین لەسەر ئەم دنیای ئەڵمال یعنی سەیری کە لێبوردن و تەسحیە گەیشتۆتە کوێ کەم بۆتەوە لە وڵاتانی ئێمە هێشتا باشە بچۆ بۆ وڵاتانی ئەوروپا وەکو تەسحیە نەماوە ینی وای لێ هاتووە پیا و لەگەڵ ژن ناژیژن لەگەڵ پیا و ناژیژن ئەگەر حەزی لە مناڵ بێچێ خۆی تەلقی حەکا لە پێویستی بە پیا و نییە ئەنجا سەوای لێ هاتووە ڕەحمێک بەکرێ ئەگرن ینی تەسحیە نییە خودی ئەم تەسحیە لەسەر لێبوردنەوە دەست پێەکە و ئارامگریش لەسەر کارە باشەکان زۆر کات ئەمەی بەڕێستانە فەرمۆن ینی زۆر جار ئەم لێبوردنەیە لە لای خۆمان بە عیبەی یەزانین یان بە کەمبوونەوەی خۆمان یەزانین ئەگەر من داوا لە تۆ بکەم بڵێم بمبورە هەستەکەم لە کەمی کەمبوونەوەی خۆمەیان خۆلاوازی خۆمە یاخو زۆر جار بە پێی تەمەنەکان زۆر جارم دیار دێمان بینیوە کەسێک تەمەنێکی هەیە لەگەڵ کەسێکی گەنجە غەڵەتی بەرامبەر کردووە من چۆن داوای لێبوردن لەوەکەمە و لە من مناڵترە ئەمە چەند جیاوازی نەبێت یعنی بتوانین ئێمە جیاوازی تەمەن نەکەین ئەگەر غەڵەتێکمانە بوو خۆمان داوای لێبوردن لێ بە قووەتی کەسایەتی ئینسان لەم شتانەیە دەرەکەوێت یعنی تۆ پیاوێکی گەورە بینی زۆر خوێنەوارە تەمەنی هەیە یا ئافرەتێکی بە تەمەن تەماشاکی لەگەڵ مناڵێکە چی چۆن معاملە و عینەکات ئەمە گەورەی کەسەکەیە قسەیەکی ڕابعەی عەدەویم بیرێتەوە تەبی ڕابعەی عەدەوی ئەو ئافرەتە گەورەیە کە خەڵک پاری بۆ بردو بە ئەش بەخشیوێتی نەیهێشتۆ تۆ لای خۆی شەوێک دز ئەچێتە سەر ماڵەکەی ڕابعە بە تەنیا بێت کە خەبەریە بێتەوە سەیرەکات دزێک لە ماڵەکەیەتی ئەگەڕێ بۆ پارە بەڵام بۆ خۆی بیرەکاتەوە لێ خوایە لای من پارەی دەست ناکەوێ بەس خوایە لە دەرگای خۆت بێبەشی مەکە لە ناو جێیەکەی ڕابعە ئەم دوعایەکە یەکسەر کابرا وەکو شێتی لێت هەر لە خۆش ئەوەسێکی بەسەرایەت داوای پەشیمانبوونەوە و داوای تەوبە ئەکا و داوای لێبوردنەکە لە ڕابعەی عەدەوی هەندێک قسەی بۆ کاسە دەستی ئەو تۆ بەکارە بێ هەتا ئەمرێ لە بەردەم ماڵەکەی خزمەتەکە ئەم پیاوە ئەم ڕابعەی عەدەویە بەم گەورەیە ئەڵێ خۆیان منەوە تۆم خۆشەوێ لە ناخەوە ئەگەر هاتمە قیامەت تۆ منت خستە ناو جەهەنەمەوە یەکەم کەسە بم دەست بەرزەکەم وەڵێم خۆیان تۆم هەر خۆشەوێ چونکە خۆشەویستی تۆم بەبێ مقابل کردووە ئێمەش دەبێت لێبوردنەکانمان بەبێ بەرامبەرە من بۆ ئەوە نییەم داوای لێبوردن لە تۆ بکەم بۆی خەڵک بڵێمە خوا پیاوێکی باشە ئیلاقەی بەو جەوهەرەوەی کە لە ناخی منایە ئەو ئیشەی کە کردومە هەڵەیە یاننا ئەگەر هەڵەیە داوای لێبوردن کە هەتا دان نەنەی بە داوای لێبوردنا گەورەی تۆ دەرناکەوێ چونکە ئەتراف بە هەڵا ئەمە عەزیمەتە ئەمە گەورەیە من کە هەڵەیەکم کردبوو هاتم وتم ئەو هەڵەیەم کردو ئەمە زۆر گەورەیە بەڵام ئەم گەورەیە بە هەموو کەس ناکرێ جا من خەڵک چیم پێ لە کارم بەوە نییە وەشکیشی نەبێ لەوەیە هەر کەسە لە ڕێی ڕاستەوە بڕوا خوای گەورەیەکە تەنەزولی پێ نایێنێ لە 100% نەک لە ڕۆ مادێکەوە نەک لە ڕۆ دنیایەکەوە زۆر کەسێ دەوڵەمەنە بەڵام خۆی لەزەر لە پارەکەی نابا دەسەڵاتدارە خۆی لەزەر لە دەسەڵاتەکە نابا صحەتی هەیە خۆی صحەت لەزەت لە صحەتەکەی نابا من ئەوانە ناڵێم من ئەواڵم کە لای خوای گەورەبی ئەیتر دنیاش وەختێکی کەمە و ئەبڕێتەوە زۆر سپاس بۆ ئێوە دەستەکانە خۆش